سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەمڕۆ 9 خەرمانانی 1404 46 ساڵ بەسەر کۆچی دوایی هاوڕێ فواد مستەفا سوڵتانی تێدەپەڕێت. تێکۆشەرێکە ناوی بەسراوەتەوە بە ئامانجی ئازادی و بەرابەریەوە. فواد لە سەردەمی زوڵم و شۆسانەوەدا بە بوێری و هۆشاریەوە ئاڵای بەرخۆدانی هەڵکرد و بە دامەزراندنی کۆمەڵە ڕێگایکی نوێ لە خەباتی نەتەوەیی کورد و خەڵکی ئێراندا کردووە. کۆچی دوایی لە 9 خەرمانانی 1358 هەتاوی کۆتایی نەبوو، بەڵکو سەرەتای ڕێگایەک بوو کە نەوەکانی داهاتوو لەسەر ئەو ڕێگایە بەردەوامە بن. ئەمڕۆ یادەوەری و هەڕێبازی هاوڕێ فواد مستەفا سوڵتانی وەک ئاسۆیکی گەش ئەلهامبەخشە بۆ هەموو ئازادی خوازان، ڕووناکیەک کە هەرگیز ناکوژێتەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، سەرنجتان ڕادەکێشم بۆ بینینی هەواڵەکانمان، سەرەتاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی مەراسمی ساڵیادی دامەزراندنی حەزبی کۆمۆنیستی ئێران لە شاری بانا، کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی تەمین اجتماعی، ناڕزایەتی خانشینکراوانی فولاد لە ئیسفەهان و کرمان، ناڕزایەتی جوتیاران لە شارستانی فلاوەرجان و ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی هۆنەر و معماری پارس لە تاران. بەڕێوەچوونی مەراسمی ساڵیادی دامەزراندنی حەزبی کۆمۆنیستی ئێران لە شاری بانا، ڕۆژی یەکشەممە 9 خەرمانان کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران بە مەراسمێک ساڵیادی دامەزراندنی حەزبی کۆمۆنیستی ئێرانیان بەرز ڕاگرت. مەراسمەکە بە وتنەوەی سرودی ئەنتەرناسیۆناڵ و خولەکێک بێجەنگی بۆ ڕێزگرتن لە یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم دەستی پێکرد. لە بەردەوامی مەراسمەکەدا یەکێک لە هاوڕێیان وتارێکی وردی سەبارەت بە مێژووی حەزبی کۆمۆنیستی ئێران لە سەردەمی حەیدەر ئەمۆغڵی لە ساڵی 1262 هەتاوی و پێویستی پێکێنانی ئەم حەزبە بۆ زیندووکردنەوەی بزوستنەوەی چەپ و کۆمۆنیستی پێشکەش کرد. دووە بە دوای وتارەکە هەریەکە لە هاوڕێیان جەختیان لەسەر گرنگی بەرزڕاگرتنی ئاڵای حەزب و هەوڵدان بۆ بەهێزکردنی کردەوە. هەروەها لەم ڕێڕەسمەدا ڕێز لە یادی هاوڕێیانی گیانبەختکردوو کاگ فواد مستەفا سوڵتانی، کاگ سدێق کەمانگەر، کاگ غۆڵام کەشاوەرز و دکتۆر جەعفەری شەفیعی گیرە. درێژکردنەوەی ماوەی بەندکرانی هاووڵاتیەکی کورد لە مەریوان. محەممەد پەروازە تەمەن 30 ساڵ و خەڵکی شاری مەریوان سەرەڕای تێپەڕبوونی 39 ڕۆژ لە دەستبەسەرکرانی ماوەی بەندکرانەکەی بۆ مانگێکی دیکە درێژ کرایەوە. ناوبراو ڕێکەوتی یەکی گەلاوێژی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی دەستبەسەر و پاشان بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ڕاگوێزرا. جێگەی ئاماژەیە سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بۆ بەندکراوە زانیاریەک لەبەردەستان نییە. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی تەمین اجتماعی. ڕۆژی یەکشەممە 9 خەرمانان خانشینکراوانی تەمین اجتماعی دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان لە بەردەم بینەی ئەو ڕێکخراوە لە شاری تاران کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری هاوسانسازی هەغدەستەکانیان، بەرزکردنەوەی ئاستی هەغدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی مادەی 89 یاسای تەمین اجتماعی و هەروەها هاتنە دەرەوەی ئەو ڕێکخراوە لەژێر دەسەڵاتی حکوومەتدا بوون. کۆبوونەوەی کرێکارانی شەرکەتی نەوت و گازی گەشتساران. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شەرکەتی نەوت و گازی گەشتساران دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان و هەروەها پێنەدانی هەغدەستەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بەشدەربوانی مانگرتنەکە ئاماژە بەوە دەکەن بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە هەغدەستیان وەرنەگرتووە و خوازیاری پێدانی هەغدەست و مەزایە دووەخراوەکانیان، دابینیکردنی بیمەی دەرمانی کارامە، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان و
بایەخدانی ڕۆژیم بە ژیان و معیشەتی کرێکارانی شەرکەتی نەوت بوون. ناڕزایەتی خانشینکراوانی فولاد لە ئیسفەهان و کرمان. ڕۆژی یەکشەممە 9 خەرمانان خانشینکراوانی سەنعەتی فولاد لە ئیسفەهان و کرمان دژ بە بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بەرپرسانی پەیوەندیدار بە جاخوازیەکانیان کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی حەقدەست، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایەت دۆخراوەکانیان و هەروەها دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. ناڕازیان جەخت لەسەر ئەوە دەکەنەوەکە لە ئەگەری وەدینە هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی دەربڕین. ناڕزایەتی جوتیاران لە شارستانی فلاوەرجان. ڕۆژی یەکشەممە 9 خەرمانان کۆمەڵێک لە کەشاوەرزانی شارستانی فلاوەرجان سەر بە پارێزگای ئیسفەهان دژ بە پێنەدانی حەق ئاوەکانیان کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. جوتیاران بە کۆبوونەوە لە بەردەم بینای فەرمانداریە و شارە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی هەغاوەکانیان و بایەخنەدانی بەرپرسان بە جاخوازیەکانیان زیانێکی زۆریان بەرکەوتووە و تەنانەت زۆرینەی دارەکان و بەرهەمەکانیان لەناوچوون. کەشاوەرزان جەخت لەسەر ئەوە دەکەنەوەکە تا کاتی وەدی هاتنی جاخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی دژ بە سیستمی گەندەڵی ڕژیم. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە ناوچە عەمەڵیەتیەکانی شرکەتی نەوتی فەلاتقارە لە خارک. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شاغەڵ لە ناوچە عەمەڵیەتیەکانی شرکەتی نەوتی فەلاتقارە لە خارک با بەڕێوەبردنی کۆبوونەوەیەک خوازیاری پێڕاگەیشتنی بەرپرسان لەسەر جاخوازیەکانیان بوون. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا خوارزیاری بەرزکردنەوەی ئەستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی مادەی دا، پێدانی ئەو بڕەپارەیە کە وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەمکراوە، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەست و مەزایەت دۆخراوەکانیان و هەروەها سەربەخۆیی سندوقی خانشینکراوانی شرکەتی نەوت لە دەوڵەت بوون. دووە هەواڵ ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی هۆنەر و معماری پارس لە تاران. ڕۆژی یەکشەممە 9 خەرمانان خوێندکارانی زانکۆی هۆنەر و معماری پارس لە شاری تاران دژ بە بەرزبوونەوەی ئاستی شەهریە بە ڕێژەی 53% کۆبوونەوە. ناڕازیان بەرزبوونەوەی ڕێژەی شەهریەکانیان نایاسایی ناودەبەن و جەخت لەسەرەوە دەکەنەوەکە خوێندن لە زانکۆ مافیێمەیە و بەرزکردنەوەی ئاستی شەهریە بەم شێوەیە داهاتوویە مەدەخاتە مەترسیەوە. بە وتەی خوێندکاران لە دۆخی خراپیابووری ئێستادا بەرزکردنەوەی شەهریەکان کوشارێکی زۆر دەخاتە سەر بنەماڵی خوێندکاران و زانکۆکان بارێکی قورسی ئابووری دەخەنە سەریان. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و باس.